ڕێبەرێتی هاتوچۆی ڕاپەڕین چییە؟ بەڵێ ئاکام بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش. ئێستا من لە بەڕێبەراتی هاتوچۆی ڕاپەڕینم لەگەڵ عەلی عەبدوڵڵا و تەبێژی هاتوچۆی ڕاپەڕین سەبارەت بە سەرەتا سەبارەت بە ڕووداوەکان قسە دەکەین، دوایی چالاکیەکانیان و پاشانیش ژوورەکەی خۆی بە شێوازێکی جوان و ژینگە دۆستی ڕازاندۆتەوە ژوورەکەش پیشان دەدەین. کاک عەلی، سوپاس بۆ ئامادەبوونت. لەو ماوەیە چەند ڕووداوێکی هاتوچۆ ڕوویاندا، ئاماری ڕووداوەکان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا چۆنە، بە چ شێوەیەکە؟ سڵاتان لەبێ ئێستا لە بینەران و بیسەرانی کورساتی ئازیز، ئەگە باس لە ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بە شێوەیەکی گشتی یاخۆت لەم چەند ڕۆژاندا بەداخەوە چەند ڕووداوێکی هاتوچۆ ڕوویاندا. دوێنێ ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا بەداخەوە 7 برینداری هەبوو، 3 ڕۆژ پێ ئێستا ڕووداوێت 2 ڕووداوێت ڕوویاندا، ینی بە 2 ڕوودا 22 ڕوودا و 22 ببورن بریندار هەبوو قوربانی. ینی بە شێوەیەکی گشتی ئەم هەفتەی ڕابردوو هەفتەیەکی قورس بوو بە ئێمە لەبەرەوەی چەند ڕووداوێکی هاتوچۆ ڕوویاندا و ڕووداوەکانی هەمووشیان قورس بوون، مردنی تێدا و بەداخەوە گیانە دەزانی تێدا بوو و کۆمەڵێک برینداری لێکەوتەوە. ئەوەش دیسان نیگەرانی لای ئێمە و لای شوفێران دروست کردبووی کە کۆمەڵێک هاوڵاتی ئێمە بەڕاستی کۆمەڵێک خەڵکی ئێمە تووشی ڕووداوی هاتوچۆ وەروە تووشی بریندار بوون و گیانە دەزان بوو. داوا لە شوفێران دەکەین، هەمیشە وەک هەمیشە داوامان لێ کرد و داواشیانە دەکەینەوە پابەندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لە کاتی شوفێریدا تیشڕەوی نەکەن. ئەو ڕێنمانی کە هاتوچۆ بۆی داناون بەڕاستی پابەند پێ بۆی لە کۆتاییدا هەمومان سەلامەت بین. باش، ئامارەکان بە چ شێوەکە کاک عەلی؟ ئەگە باس لە ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی 2023 و بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی 2024 بکەین. لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 124 ڕووداوی هاتوچۆمان هەبووە، بەڵام لە 6 مانگی یەکەمی 2024 152 ڕووداوی هاتوچۆمان هەبووە. لە کۆی قوربانیەکان بڵین 189 بریندارمان هەبوو لە 23 لە 6 مانگی یەکەمی 23 و لە 6 مانگی یەکەمی 24 168 بریندارمان هەبووە. مردنیش 13 بریندارمان هەبووە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 و لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024 11 بریندارمان هەبووە. بەڕاستی ئەمارانە مەترسیدارن، چونکە سنووری بەڕێوەبەراتی ئێمە سنووری زۆر فراوان نییە. ئەم هەموو قوربانیە، ئەم هەموو ڕووداوە، ئەم هەموو گیانە دەستدانە پێمان دەڵێ وریابینەوە. هەرچەند ئێمە لە ڕێنمای شوفێران ماکو لە ڕێ پروشتەرەوە لە ڕێ کەناڵەکانی ڕاگەانە ڕێ پێیجی بەڕێوەبەراتیەوە مەیدانیە لەسەر شەقامەکان لە ناو شوفێران، چون پێمان گوتون بەڵام شوفێران هەمدیس بەشێکیان کەم تەرخەمن بۆیش کەم تەرخەمی شوفێرەکان بە شێوەیەکی گشتی بە دەرەجەیەک وا دەکە کام هەموو ڕووداوە بەڕاستە کۆمەڵی هۆکارێتتر هەیە بۆ نمونە خراپی شقام ڕێگەوبانەکان یاخود کوالیتی ئۆتۆمبیل مەرجی تۆڵی ئەمانە کۆمەڵک لە کۆتاییدا کۆمەڵک هۆکارن دەبنەوەی ڕووداوەکان هاتوچۆ، بەڵام سەرەکیترینیان شوفێر دەبێت پابەند دەبێت ئاسا ڕێنماکانی هاتوچۆ لەبەرەوەی شوفێر جڵی ئۆتۆمبیلەکەی دەکە ئەگە بە باشی بە شێوەیەکی باش شوفێری بکە و جڵی ئۆتۆمبیلەکەی بکە پابەند بە یاسا ڕێنماکانی هاتوچۆ بێت لە کۆتاییدا ئەو هەموو ڕووداوانە ڕوونادەن. باش، ئاکام عەلی عەبدوڵڵا وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین لەگەڵ دەست بەکاربوونی لە با بڵێن ڕاگەاندنی هاتوچۆی ڕاپەڕین شوێنی کارەکەی بە شێوازێکی زۆر جوان و جیاواز ڕازاندۆتەوە. هەم لێرە کۆمەڵێک دیزاینی تایبەتی هاتوچۆی داناوە، کۆمەڵێک با بڵێن کارمەندی هاتوچۆی بە جلوبەرگەوە داناوە، لەوانەش جیاوازتر کە لە شوێنی کارەکەی دایناوە بەهۆی خۆشەویستی بۆ کارەکەیەوە. لە ژوورەکەی خۆی با بڵێن کۆمەڵێک گوڵ و دار و شتی جوانی داناوە. دەمەوێت سەبارەت بە با بڵێن ئەم شتانەش قسەی لەگەڵ بکەم، بزانم چی وای کردووە یان با بڵێن بابەتی ژینگە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە گرنگی پێ بدەین. کاک عەلی، ژوورەکەت بە کۆمەڵێک گوڵی جوان ڕازاندۆتەوە، ئەو ئۆتۆمبیل و شتانەی لە دەرەوە دادناون، تا چەند گرنگە ئێمە گرنگی بە شوێنی کارەکەمان بدەین، گرنگی بە ئەو ژینگەیە بدەین کە کاری تێدا دەکەین؟ وەڵا ئەگەر باس لە شوێنی
بڵین ئۆفیسەکەم بووین ژوورەکەم ئێمە بەشی زۆری کاتەکانمان لە داوامین بڵین لە ژوورەکەمان دانیشت ئەگەر گرنگجی بە ژوورەکەمان بە دەور بەرمام بدەینەوە هەم بە خۆمان هەم جێوی ئیشکردنمان خۆشتر دەبێەوە ئەو کەسانی کە سەردانی ئێمە دەکەن بە زۆری بڵین ڕۆژنامەنووس و ئێوەی ئازیزن سەرنجڕاستی دێ ئێوە هەم بۆ خۆشمان هەواکی پاک و ژینگەشی جوان و حەزت زیاتر بۆ ئیشەکەی دەچێت واروها لە ئیشکردنیشدا چۆن دەڵێ چالاکتر دەبی ئەگەر شوێنی ئیشەکەت پاک و خاوێن و وارووا گرنگجی پێ بدەیت. باش باس لەوەش بکەین بۆ من ئەوانی کە دەرێ باست کرد کۆمەڵک کورسی و فلکسیماندانەوە کە شەقامان دروست کردویان ئۆتۆمبیلی شەحنمانداناوە ماتۆرسکی لە شەحنمانداناوە و کۆمەڵک هەیکەلمانداناون بە جلی زستان و جلی هاوین ئەوە سەررجەمیان و شوێنمان بۆ وانەوتنەوە حازر کردوون وانەی هۆشیاری هاتوچۆ لە تەڵەبەی ڕەوزەوە هەتا زانکۆ ئێمە ساڵانە ئەم مەکتەبانی کە دەیانی وانی هۆشیاریان پێ بڵێن جگەلەوەی کە لە هەموو سنووری بنکەی هاتوچۆی ڕاپەڕین ستافی وانی هۆشیاریمانێک کە سەردانی مەکتەبەکان دەکەن و ئەو مەکتەبانەشی یاخۆت بڵێ ئەو خوێندنگانی کە دێن دایانەی سەردانی بەڕێوەبەراتی مان بکەن شوێنی تایبەتمان بۆ حازر کردوون بۆ ئەوەی ئەو منداڵانەی بە تایبەتی بڵێن ئەوانی ڕەوزە و بنەڕەتی کە دێ ئەگەر لە دەوروبەریان ژینگەیەکی جوان و کەرەسە و هێماکانی هاتوچۆی لێبێ زیاتر ئەمری وانەکە وەردەگرن زیاتر چێژی لێ وەردەگرنەوە لە ئایندەشدا باشتر پابندە بن یاکەواتە شوفێرشی سەلامەت بەرهەمدەین ئێمە ئەوانەمان بۆ ئەوان حازرکردون و هەر شتێکیش کە پێویست بێ سواز بۆ بەڕێز بەڕوبەری هاتوچۆ ڕاپەڕێنش کە هەر شتێک کە داوامان کرد بێ بۆ خزمەتی ئێوانی هۆشیاری هاتوچۆ بۆی کردوون و داواکارەکەین بەجێبەجێ کردوون. بەڵێ ئاکەم دیارە بابەتی ژینگە گرنگێکی تایبەتی هەیە لە لای هاتوچۆی ڕاپەڕین کۆمەڵە گوڵی جوان و تایبەتی لێرەداناوە بۆی لە ژینگەیەکی تەندروست و جوان کاری هاوڵاتیان ڕای بکاوە لە دەرەوەش کۆمەڵک شتیان داناوە هەم بۆ هۆشیارکردنەوەی منداڵان کە دێن بۆ ئێرە بۆی فێری ڕێنمایەکانی هاتوچۆ بن هەمیش بۆی هاوڵاتیانیش هۆشیاری زیاتر لەوێ پێیان دەدرێت. بەڵێ خالیت سوپاس بۆ تۆ و تەبێژی هاتوچۆی ڕاپەڕین.